سلێمانی و نزیکەی یەک مانگا خەڵکی ئەم شارە هەواڵی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە میدیاکانەوە بیستووە. زانیاری جۆرە جۆریان لەسەر ڕێگاکانی خۆپاراستن پێگەشتووە و با سوودبەخشیان زانیوە. بەڕێی من ئەو ڕێنمایانە ئیسفادەی خەڵکی تایە، یعنی بیکەن ئیسفادەی زیاترە، شوێنی قەڵەباڵغی خەڵک تۆزێ لێ دوورکەوێتەوە، گازی و نێوشتەکان تۆزێ خەڵک لێ دوورکەوێتەوە، یعنی کەمامەیەکە زۆر هەرزانە هەموو کەسێک دەتوانێت لە شوێنی پێویستە بەکاری بێنێ. بەڕێی من ڕێنمایەکان کارێکی چاکە و خەڵک ئەبێ پێڕەوی بکات. سەرچاوەکانی دەستکەوتنی زانیاری لەسەر ئەم نەخۆشیە بۆ هاوڵاتیان میدیای ڕسمی و سۆشیال میدیایە کە تا ڕادەیەک هاوڵاتی لە ئەدا و شێوازی کاری سۆشیال میدیا لەبارەی ئەم ڤایرۆسەوە جێگای نیگەرانیە و لێکەوتەکانیشی بە بازاڕەوە دیارە. نەخۆشیە ڕاستە نەخۆشیەکە بڵاوبووەتەوە و شتێکە، بەڵام بە دەرەجە یەک ماڵپەڕەکان و تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاد لە حەدی خۆی گەورەیان کردووە. نەخۆشیەکی درمە بڵاوبووەتەوە، ڕێژەی کوشتنەکەشی زۆر کەمە، بەڵام ماڵپەڕەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکیان تۆقان و خەڵکیان زیاد لە حەد شتەکەیان گەورە کردووە. تەنانەت کاری کردووەتە سەر بازاڕەوە، بازاڕ جادەیە شەمەیە، ڕۆژانی کە 4 هەفتە لەمە پێشەمانم کاتانام جادەی مۆلەویە بەرناکەوەی کە تۆی بینی، بەڵام خۆی حەقی وایە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوەی خۆیان بەوە مەشغوڵەکەن، خۆیان بە ڕووداوەکانی هاتوچۆوە مەشغوڵکەن. وەکوستەکەێنە لە فەیسبووک بڵ هەمی باسی ئەوەیە کورۆنا هیچی لە گۆڕێنیە لە سلێمانیە، هەمی باسی کورۆناکە وەڵای هیچ لە سلێمانی هیچ نەبووە تا شتێ بڵێ وەڵی بڵێ ئەوەی هیچ ئەوە نییە. مامۆسایەکی زانکۆ لەبارەی ئەم ڤایرۆسەوە دەڵێت پێویستە هاوڵاتی بزانێت چی دەڵێت و چی لە چێ وەردەگرێت، بۆیە دەڵێت لە سۆشیال میدیادا کە ڕاستەخۆ هاوڵاتی بەکارهێنەرێتی و هەندێک لە میدیاکانیش سوود لەم سەرچاوەیە وەردەگرن بۆ تا بابەتێکی سەرەکی ئەمڕۆ، بەڵام گرینگە هاوڵاتی بزانێت کە چی وەردەگرێت و وا لە چێشیەوە وەردەگرێت بۆ ئەوەی زانیاری ڕاست و باوەڕ پێکراوی پێ بکات. گرنگە خەڵک لەم قۆناغی ئێستادا کە کاتێک کە بەشدار دەبێت لە پۆستکردن یا قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە یاخود کە گوێ دەکرێت بابەت وەردەگرێت لەسەر ئەم بابەتە گرنگە دەبێت بزانێت چۆن قسە دەکات و دەبێت بزانێت چیش وەردەگرێت، چ پەیامێک وەردەگرێت و لە چێشی وەردەگرێت. ناکرێت تۆ هەر کەسێک هەستێ لە سەبارەت بە قسەکردنەوەیە کە ناکرێت و هەر کەسێک هەستێ لەسەر ئەم مەسەلەیە بۆ چوونی خۆی بدا زانیاری بدا، چونکە ئەمە تایبەتە بە خەڵکی پسپۆر لایەنی پەیوەندیدا کە لە وڵاتەکە ئێمە لایەنی تەندروستیە. ڤایرۆسی کۆرۆنا کە لە سینەوە دەستی پێکرد و بەشێکی زۆری وڵاتانی گرتوتەوە، ئێستا لە زۆربەی وڵاتان ڕێکاری خۆپارێزی وەکو سەرچاوی ڕێگری و بڵاوبوونەوەی کاری پێدەکرێت بۆ هاوڵاتیانی کوردستان و ژینگەکەشی لەبەر پاک و خاوێنی و هۆشیاری هاوڵاتەکانی تا ئێستا ئەو ڤایرۆسە نەگەشتۆتە کوردستان و سەرچاوە تەندروستیەکانیش تەئکید لەم ڕاستیە دەکەنەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.